ئەڵێن ئەو کاتێک کە خۆی گەورە ئافرەتی خەڵق کرد زۆری پێچوو. فریشتەکان هاتن و پێیانوت خۆی گیان بۆچی بۆ ئەم دروستکراوەتەوە نەکات تەرخانەکەیت. خدا فەرمووی ئەبێ زیاتر لە 200 بەشی جوڵەی بۆ دروست بکەم بۆ ئەوەی بتوانێت سوود لە هەموو جۆرە خواردنێک وەرگرێت. کاتێک کە نەخۆشەکەوێ خۆی چارەسەر بکات بتوانێت ڕۆژی 18 ساعات بەبێ منەتکار بکات. لە هەمان کاتە 2 مناڵ لە باوەش بگرێت و چەڕ و وشیان بکاتەوە. ژن نەتوانێت بە ماچێک لە ئاژنوی بریندارەوە هەتا دڵی شکا و شیفا بدات. فریشتەکان وتیان خۆی گیان ئەمە زۆر ناسکە. خدا فەرمووی بەڵام من بەهێز دروستم کردووە هەتا ناتوانی بهێنیتە پێش چاویشت کە ئەتوانێ بەرگەی چ شتانێک ببێت. خدا فەرمووی من فرمێسکم بۆ دروست کردووە، فرمێسکی ژنێک خەمەکانی تەنهایی مەینەتی عاشقی و غروری نیشانەدات. من بوونەوەرێکی نایاب و بەهرەدارم دروست کردووە بە ناوی دای.